بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی 11یەمی بەرنامەی سۆراغی مێژووی تایبەت بە دەستپێکی بزافی سیاسی و چەکداری ئیسلامی لە کوردستان دژی سیستەمی بەعەس دیسانەوە بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ئەم بەرنامەیەشم درێژکراوەی بەرنامەی پێشووە. لەناو بەرنامەی پێشووە ئەندازەیەک ئەمێنینەوە کە دوو کەسایەتی لە بەرنامەی پێشوو بەشداری بەرنامەکەیان کردووە، لە بەرنامەی 11یەمیش بەشدارن بە هەمان شێوە. هەریەک لە بەڕێزان دکتۆر سەباح بەرزنجی کوڕی یەکەمین ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان مامۆستا شێخ محەممەد بەرزنجی، کاک حەمزە ئەحمەدی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بەخێر بێنەوە دووبارە بۆ ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا قسە لەسەر دوو کاری گرنگ بکەین: شێوازێکی تری ئیشکردنی ئەوانەی کە چوونەتە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ ئیشیان کرد و بەردەوامیان بەکار و سیاسەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان داوە و هەروەها باز لە ئۆرگانێکی گرنگی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بکەین کە لەو کاتاندا بیری لێ ئەکەنەوە بریتیە لە ناوەندی ڕاگەیاندن یاخود مەکتەبێکی ڕاگەیاند و ئۆرگانێکی ڕاگەیان دروستەکرێ و گۆڤارێکی بێ گۆڤارەکە زمان حاڵی ئەم هێزە سیاسیە بانخوازە ئیسلامەیە کە لەو کاتاندا چالاکیەکانی بزوتنەوەکە و هەروەها تەوعیە و ڕۆشنبیری بۆ ئەندامان و بۆ خەڵکی تریش بڵاو دەکاتەوە. کە ئەم دوو بەڕێزە هەریەک لە دکتۆر سەباح بەرزنجی و کاک حەمزە ئەحمەدی دوو کۆڵەکەی بنچینەیی ناو ئەم ئۆرگانە بوون. خۆشحاڵین، هیوادارم بتوانین بەرنامەکانە و باس و خواسەکان و ئەو بیرەوەریە مێژویانە خزمەتێک بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و مێژوەکەی و هەروەها بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و ڕابوونی ئیسلامی کوردستانیش کە ئەو بەردی بناغەیی لەو سەرەتایەوە دانرا نەتیجەکە و ئەنجامەکەی بە ئێستا گەشتووە بگەیەنێت. دووبارە بە خێراتنەوەتان دەکەم. کاک حەمزە، لەوانەیە ئێمە لە بەرنامەکانە هەندێک جار باس ئەکرێ ناوی خەڵکانێک کە بەردێک بوون لە بناغی دروستبوونی ئەم بزوتنەوەی وە فەزڵ و ڕۆڵیان هەبووە بیرکرابن. ئێوە هیچ ناوێکتان لە بیرە ئەوەی کە ئاگادارم بە وردی متابعی بەرنامەکانی پێشووت کردووە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. دوباره سپاس بۆ هەموو لایەک، سپاس بۆ بینەران بۆ بیسەران و سپاسی جەنابەت کاک مامۆستا ئارام بۆ ئەم بەرنامەیە. سەرەتا ئەبێ باسی ئەو مامۆسایانە بکەین کە دەوریان بۆ و ناویان تا ئێستا نەهاتووە، بۆ داوای لێبوردنیشیان لێ ئەەکەین. ئەو مامۆسایانی کەوا من چونکە بە صفەتێک کە لەو دی و من ئەو هینەیان پێدا بووم کە ڕۆیشتم بە خزمەتی جەنابی لە بەرنامەی پێشوا باسمان کرد کە من لەوێ بە خزمەتی جەنابی مامۆستا شێخ محەممەد بە ڕەحمەت بێ لەگەڵ مامۆستا مەلا لوقمان نەزیریە و لەگەڵ مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسیە خوای گەورە هەردووکیان بیپارێزێ کە لەوێ بووم. ئێتە وتیان لەمەولا مامۆسایان خەڵکان ئەمانە دێن با جەنابەت ئاگاداربی ئەو مامۆسایانەی کە یێن بە لیست بە ئیستیمارە با ناوەکانیان تۆمارکەین لەکوێوە هاتوون، چۆن هاتوون، لە تەنزیم ئەوەیە کە لێرەوە لە ڕێخستنەکانەوە کە وردەوردە تا چونکە ڕێخستنەکان دیارە گەورە بوون، دیارە ئێمە وردەوردە شتەکان گەورە بوو. جەنابی مامۆستا شێخ محەممەد باسەکانی هەمووی کردوو لەگەڵ جەنابی مامۆستا نەورەسی، مامۆستا مەلا لوقمان کە مامۆستا مەلا لوقمانیش هەرچەندە لە بەرنامەکانی تر باز نەکراوە. مامۆستا مەلا لوقمان یەکێکە لە بنەماڵە بەرزەکانی مامۆسایانی هەندێکیانە باسمان کردووە، بەڵام وەکو پێویست باز نەکراوە. ئەوەی کە من بزانم چونکە ئەوان بنەماڵێکی بەرزن، بنەماڵێکی گەورەن، بنەماڵی مەلا نەزیری گەورەی تەوێڵان کە هەر هەمویان بە مەلان، هەر هەمویان دەوری چاکیان بووە و خۆش و براکانیشی هەمویان دوایی تەشریفیان هێنا هاتنە دەر. هەڵبەت مامۆستا مەلا لوقمان وازام لەگەڵ جەنابی مامۆستا شێخ محەممەد بووە یا دوای ئەو تەشریفی چۆتە دەرەوە کە ئەو ڕۆڵێکی زۆر گەورەی بووە بە تایبەتی لە ئیعلامە، لە کۆکردنەوەی خەڵکە کە لە ئۆردوگاکانە کە خەڵک بوو. من چەند جار من خۆم لە خزمەتی هاتووین خەڵکمان بۆ ئامۆژگاری بۆ خەڵک هێنانەوە ناو بزوتنەوە، دوایەوەش مەسەن لە پێشمەرگایەتیا دەوری بووە ئەمانە و مەلا نەعمانی برای مامۆستا مەلا زوبێر کە لە دەرەوە بووە. هەمویان ئەمانە دەوری شۆڕشگەرانەوە باو باپیرانیشیان ئەمانە. ئەیجا ئەو مامۆسایانش کە ناو نەبراون. حەمزە بەر لەوەی بژگەیتە سەر ناوەکان هەست، یعنی ئەمە ئێوە ئیداریاتێکی ڕێخستنی خۆتان بوو لەوێ دانراتۆ پێشوازی لەو خەڵکە بکەیت و ناوەکان بە لیست بنووسی لای خۆت یاداشت؟ بەڵێ من تەکلیفیان لێ کردم. بە سیفەتی چی؟ من ئەو کاتە تەکلیفیان لێ کردم بە سفەتیەوە کە چونکە من لە پەیوەندیەکان بووم، دوایش لەگەڵ بەشی پەیوەندیەکان زوتنەوەی پەیوەندی بەڵێ بەشی پەیوەندیەکان بووم، چونکە ئەو خەڵکی کە ئاهات پەیوەندیان پێوە کردین
ئەیان نرد بۆ لای من جناوی یا مامۆستا شێخ محەممەد یا مامۆستا نەورەسی یا مامۆستا مەلا لوقمان جا ئەوانیش بە طەریقی بۆ ڕێگەیانەوە کە لە هەولێرەوە ئەهاتن یا لە قەڵاتزێەوە ئەهاتن یا لە منتەقەی هەڵەبجە و هەوراماناتەوە ئەهاتن یا لە هەولێرەوە ئەهاتن ئەوانە کە ئەهاتن ئەیانوت لە ئیسیمارەمان نەبوو ئیسیمارەکە و ناویان بوو ناوی سلاسیان بوو ناوی دایک ناوی خۆیان خوێندنیان موالیدیان کەی پەیوەندیان کردووە بە تەنزیمەوە لە طەریقی کێوە بووە کێ نەبووە ئەوانە ئێمە هەموو ناولیسمانە کرد و ناو نووسین بەو سوورەتە هینماهی ئیداریان ئیدارەکە ئیداری ئەو کاتی ئەوێ دابوویان تەکلیفیان کردبوو من لە خزمەتیان نبوو ئەو ناوانەیە بەدەستەوە بەشێکیان بەڵێ من ئەوە بەنسبەت و ئەو مامۆسایانی کەوا ئەو کاتانی کە تشریفیان هات حتى جناوی مامۆستا بەرزنجی بە ڕەحمەت دەبێ ئەووەڵ کەس خۆی بووتی کاک حەمزە هەر بۆ تعبیرە هەمیشە مامۆستا ڕووی خۆش بوو و هەموو تعبیرەکانی حتا بە مناڵیش کەلیمەی کاک و مامۆستا و خاڵۆ و ئەو جۆرشتانی بەکارهێنا ڕوویەکی خۆش و باشی هەبوو لەگەڵمانە ئەووەڵ کەس وتی خۆم بنووسە ئەوە من ناوم فڵانە و ئەوە ناوی دایک ئەوە ناوی باوک ئەو موالیدی ئەوەنە خوێندنەکەم لەوێ بووە چونکە من بەر لەوەش کە مامۆستا لەوێ بناسم من لە ساڵەکانی حەفتا و حەوت و حەفتاهەشت و ئەوانە بوو من لە بەغا من بە خزمەتی جناوی مامۆستا گەیشتم ئەو کاتە مامۆستا لە ئیسکان غەربی بەغدادا بوو وانە بوو لە ئیسکان غەربی بەغدا بوو لەگەڵ کاک سەباح ئەوانە لە ماڵی خزمێکمان بوو لە کاک حاجی عابی پیاڵێن لەوێ بە خزمەتی گەشتم لە ئیسکانە لەوێ نوێژێکمان کرد دوایی هاتنەوە بۆ ماڵی کان هەر لەوێ ئەمناسی باوکیشمی ئەناسی مە تێکەڵاویمان نەبوو ئێجا مامۆستا لە خۆیان و شروعی کرد دەستی پێ کرد مامۆستا بەرزنجی و مامۆستا نەورەسی و مامۆستا مەلا لوقمان بوو ئەرزی بە خزمەت دەکەم دوای ئەوەش ئەو جیلەی تر کە هاتن مامۆستا مەلا عەلی بیارە بوو بەڕەحمەت بێ دەرەجاتی عالی بێ دوای مامۆستا مەلا مەحموود ئازادی و مامۆستا مەلا ئەبوبەکری سیدیقی بوو مامۆستا مەلا لەتیفی پێنجوێنی بوو لەگەڵ براکەیە دواتر کات مامۆستا مەلا ئەحمەدی پێنجوێنی برای مامۆستا مەلا لەتیفی پێنجوێنی کە هەر کەس باسییان نەکردووە پیاوێکی چاک بوو من ئەوە زیاتر لەگەڵ جناوی مامۆستا مەلا عەلی بیارا بوو هەمیشە بەیەکەوە بوون و سایقەکەشیان ئەکسەرێتی ئەو کاتە سایقەکەیان یەکێک بوو لە براکانی شەید ئازاد شەید مەلا ئازاد کە ئەو کاتە ئەوڵ مەسئولی ئیعلامی ئێمە کە ئەو بوو بە ڕەحمەت بێ کاک هاوڕێ بوو لەگەڵیان نابوو کە ئەو کاتانە بوو دوای ئەوەش ئەو مامۆستایانی تر کە تر دوای وردەوردە هاتن مامۆستا مەلا محەممەدی رازی بوو مامۆستا سید عەبدولەتیفی واژەیی بوو مامۆستا شێخ ستێقی سەرگەتی بوو کە کەس باسی ناکە مامۆستا شێخ ستێق خۆی و ماڵ و مناڵ و شەهیدیشیان داوە کە دەورێکی زۆر چاکیە و جەنابی مامۆستا شێخ سدیقش لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندیە وجودیە بوو بەڵێ مامۆستا کەمتر ئەو ڕۆڵە باس کرا مامۆستا شێخ ستێق دەورێکی زۆر چاکیە بوو ئەسڵەن خۆی و ماڵ و مناڵی کوڕەکانی هەر هەمووی بوونە پێشمەرگە یعنی وەکو جەنابی مامۆستا شێخ ستێق نەمبینێ بە خۆیان و ماڵ و مناڵەوە هەر هەمووی ببێ بەڵێ هەر وێنەکانی شاهید کوڕێکی ئەوەڵجار کە شەهیدماندا لەو مەنتەقە کوڕەکەی ئەو بوو مامۆستا شێخ ستێق سەرگەتی دوای ئەوەش مامۆستا مەلا ئەحمەدی کاک مەحموود و عەرزم کرد بە ڕەحمەت بێ مامۆستا مەلا عەبدوڵڵای گوڵپی جناوی مامۆستا مەلا عەبدوڵڵای گوڵپی کە کەس باسی ناکرد من کە لە خزمەتی بووم مامۆستا مەلا عەبدوڵڵای گوڵپی و ڕەحمەت بێ کە ئەو تەشریفی هێنا مامۆستا مەلا جیهادی خۆمان دواتر کە تەشریفیان هات کە ئەوان یەکێکن لە سەرەتاکان مامۆستا مەلا عەبدوڵڵای جیهاد مامۆستا مەلا عەبدوڵڵای جیهاد کە لە سەرەتاکانە بوو لە مؤسسینە لە ئەوانەیە کە تەشریفیان کە ئەوانە کە ئێمە ناونیستەکانمان کردووە مامۆستا سەینووری مامۆستا سەینووری کە ئەویش کە تەشریفیان هات خەڵکی مەنتەقەی سەرگەت و ئەوانە سەرگەتی بوو کە تەشریفی هات مامۆستا مەلا ئەمەر ئەبوبەکری جۆمەرەسی ئەوانە مەلا عەبدوڵڵای جۆمەرەسی مامۆستا مەلا ئەبوبەکرێکیشمان بوو مامۆستا مەلا سوهەیب مەلا کەریم مامۆستا مەلا وەهاب کە ئێستا لە هەڵەبجەیە مامۆستا تالب مامۆستا مەلا ساڵحی شەرەف بەیانی کە هەر لە ئەوائیل و سەرەتاکانە هەبوو لەگەڵمان هەبوو مامۆستا مەلا ساڵحی شەرەف بەیانی مامۆستا عەبدوڕەحمان نازانم ناوی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی باڵابەرز بوو حەیدەری مامۆستا مەلا عەبدوڕەحمانی حەیدەری کە دەورێکی چاکی بوو چەند مامۆستا مەلا محەممەدێکمان هەبوو چەند مامۆستا مەلا محەممەدێکمان هەبوو دوای ئەوەش مامۆستا مەلا نەعمان اینجا مامۆستا مەلا ئەنوەری گولی ئەوانەی کە لە مەنتەقەی بادینانەوە بوو مامۆستا مەلا ئەنوەری گولی مامۆستا مەلا مەحیدینی مهاجر مامۆستا مەلا نەجات مامۆستا مەلا مەهدی اینجا دوای ئەوەش جەنابی مامۆستا سەجادی مامۆستا عەبدوڕەحمانی سەجادی
کە من خۆم بە قوتابی ئەوە زانم لە خزمەتیان خوێندومە جەنابی مام عەبدوڕەحمانی سەجادی کە دواییش لە ئیعلام هینە لە علاقاتا بوو کە ئەو بوو بە مەسئول علاقات ماوە یەک من لە خزمەتیا بووم ئەو کاتر دوای لە هی بزوتنەوە لە هی ڕابێتانە ئەوە دوایەوەش ئیجا مامۆستا مەلا نازم مامۆستا مەلا ساڵح مامۆستا مەلا عەلی جیلکی مامۆستا سێگ عەلی شیلانی مامۆستا سەعیدی سیامێوەیی مامۆستا مەلا سەعیدی سیامێوەیی ئەمانە اینجا ئەو برایانەی تر کە باز نەکراون یەکێک لەو برایانەکەەوە کە زۆر من ئێستا لێرە داوای لێبوردن لە هەموویانەکەم بە تایبەتی لە ڕۆحی مبارەکی جەنابی کاگ عەباس عەباسی تۆزی کە ئەویش یەکێک بوو لە ئیعلام لەگەڵمان بوو ئەو برایانەی تووس کێ بوون ئەو برایانەی تووس خۆیان عایدی شێخ نازم العاسی بوون بەڕەحمەت بێ کە دوایی بە دەستوری بەعز و ئەمانە کە شەهید کرا دەرمانخوار کرا و شەهید کرا یەکێک لەوانەی تریش کە هەر لەوێ بوو ئەوان جێرگیرا شەهید کرا مامۆستا مەلا ڕامی بووە کە ئیسا کوڕێکی هەیە مامۆستا محەممەد هەر لەگەڵ پەیوەندی هەبوون هەموویان علاقەیان بە ئێمە پەیوەندی ئەوان بەر لە من هاتن ئەوان بەر لە من هاتن ئەوان خزمەتی ئەو مامۆستایانی کە دووزی بوون مامۆستا عەقید بوو مامۆستا عەقید بوو دەنگێکی زۆر خۆشیە بوو لەگەڵ مامۆستا عەباس بوو مامۆستا عەباسی دووسی مامۆستا عەقید بوو مامۆستا مهندس حاجی عیسام بوو دوایەوەش مامۆستا بەختیار بوو کە ئێستاش ئەوانەیە هەڵبەت لەناو ئەمانە کە هەمویان کە هاتوون تەنها کاک عەباس مامۆستا عەباس یا کاک عەدنان خۆی ناو ئەسڵیەکەی کاک عەدنان بوو ئێمە پێمانەوە لەوێ حاجی عەباسی نازمی یا تووسی کە ئەوانە هەمویان هاتن لە خزمەتیان نبوون بەر لە ئێمەش چوو بوون لەوانە لە زلمانی لە دوای جەنابی مامۆستا شێخ محەممەدەوانە ئەو برایانە هاتون لە مەریوانە مستەقەر بوون دوایی کە ئێمە هاتی نەچنە و شتەکەمان تەوسعە پیا کرد و ئەوان هاتون کۆمەک ئەمانەمان کرد هاتن لە شوێنێکی ترە پێڵێن دێوە گولان کاک شێخ محەممەد شێخ عەزیز ئەو کاک شێخ محەممەد شێخ عەزیز برایانی دوای ئەوە باسی شەهادەتی هێنەکەی مامۆستا مەلا ئازاد کە دوای ئەو لە 11/3/85 شەهید بوو باسی مجەلەکەش ئەەکەین دوای ساڵێک لە 21/3/86 ماڵی شێخ عەزیز یعنی ماڵی شێخ عەزیز خۆ عەفریکا بە خۆی و کوڕەکانیەوە هەر هەمووی هاتنە دەرەوە کە مەسەڵەن کاک بەهادینە کاک محەممەدە کاک ئاراسە کاک هاوڕێیە کاک دڵشادە هەموو ئەو برایانە حەمزە بەڵام خەڵکی هەولێر و پشدەر و ڕانی ئەوانش نووسیەوە کە ئەوە ئەوانش کە لە هەولێرەوە بوون مامۆستا سەلمانە مامۆستا مەلا ئەمینی جیهازە مامۆستا مەلا قادری برایەتیە مامۆستا مەلا مستەفایە کە ئەوانە کە لەوێ هاتون لەوانە مامۆستای زۆرتر بوو بن ئێستا من داوای لێبردنەکەم ئەگەر ناوەکەم بوو لەبیر چوو بێ داوای لێبردنیان لێ یەکەم ئەگەر جەنابی کاک دکتۆر سەباحیش بوو چونکە ئێمە هەمووی بەیەکەوە ئیشی زۆرمان کردەوە لەگەڵ جەنابی کاک دکتۆر سەباحە بەیەکەوە بووین هەمیشە دایم لەوانەیە ئەویش چەند لەو مامۆستایانەی تریش ئەگەر من ناوەکەیان نەبردوێ مهندس ئەحمەد بوو ڕازەکە دوای و برایەکی خەڵکی بیارە بوو بەخوا ناوکی نازانم مامۆستا ناسری کوڕی مامۆستا مەلا کوڕی حاجی ئەحمەدی بیارە بوو ئەوانە کە لەگەڵمان نبوون دوایەوەش دوای ئەوەش ئەو مامۆستا هەموو ئەم ناوانە تۆ لەبیرتە هەمووی لەناو قایمە و فۆرمەکانی تو هاوون من هەموویان نمایە هەمووی زۆریش بوون هەر ئەوە نەبوون من لەوانەیە تەنها کە جەنابە فەرمووت لە خلالی چەند هینێکە ئەوانە کە هاتەوە فکرم من نەخۆشم چەند مدەتێکە خۆتان نەزان ئەوە ئەگینا من هەر هەمووی هەبوو ناوەکانم و هینەکانیشم مابوون بەڵام ئەوە نەماڵ ئەملا ئەولا و لە پێشمەرگایەتی و لە مهاجرەتەوەمانە بەڵام ئەوانە کە من لە خزمەتیان نبوون ئەم مامۆستایانە بوون سەرڕای ئەو مامۆستایانەی تریش کە تەشریفیان لە هەڵەبجەوە هەر هاتن ئەماوان سەردەمی بزوتنەوەی ئیسلامی ئەگنا من مامۆستایانی هەڵەبجە هەمویان بە مامۆستای خۆم من خۆمە قوتاب و شاگردی ئەوان نەزان جەنابی مامۆستا مەلا عومەر و مامۆستا مەلا عوسمان مامۆستا سدیقە و مامۆستا قادری کۆکۆیی بەڕەحمەت مامۆستا مەلا عەلیە و مامۆستا ئیسماعیلە و کوڕی مامۆستا مەلا ساڵحی گەورە دوایەوەش لە سەردەمی دامەزانی بزوتنەوەی ئیسلامیە کە ئەوان هیجرەتەکەن و دێنە ئێران یا ڕۆژهەڵاتی کوردستان باسی ئەوانەکەن دێنەوە ئەوانەش باسییان لە خزمەتی هەمویان هەبوو ڕاستی زاکیرەت باش ئەوانت لاماوە مامۆستای زۆر بوو بێ کە من مامۆستا مەلا محەممەدی ڕازیمان باس کرد مامۆستا مەلا محەممەدی ڕازی ئەو مامۆستا مەلا محەممەد خۆی مەجموعەیە بوون بەڕاستی مامۆستا مەلا محەممەد
بەڕاستی مامۆستا محەممەد یعنی دەورێکی زۆر فعال و چاکی هەبووی لە زانستا لە عیلما لە ئەخلاقا لە ئەدەبا لە مەسلەی عسکەریمانە هەر هەموو کارەکان بە مامۆستا کەس بیانینی ناکرێ زۆر باش بوو. بەڵێ سوپاس کاک حەمزە. کاک دکتۆر ئەمەی کاک حەمزە ئاماژەی بە کۆمەڵی وردەکاری و ناویاکە لەو کاتانە بووە ئەو کاتانە هاوکات یعنی بەڕێزیشت کە چویتە ئەوێ ئەو کاتانی سەرەتای هێواش تێکەڵبوونت بوو بەناو ئەم کاروبارە ئیسلامی و هەروەها بەهۆی نزیکیت لە باوکتەوە ئێوە هیچ ئیش و کارێکتان گرتە دەست لەوێ وەکو تەواوکاری ئیشەکانی ئێرەی بزوتنەوەی پێندی و هاوکاریکردنی حرەکە و تەنانەت باوکشە؟ وی لە ڕاستیە لەو کاتا من قوتابی بووم لە قۆناغی ئامادەیی ڕەنگە وەکو پێویست نەمتوانی بێ بەشداری بم بەڵام زۆربەی کارەکان کە بەڕێز کاک حەمزە ئاماژەی پێدا بەشێکی پەیوەندی بە نووسین و ئامادەکردنی راپۆرت و بەیانات و ئەمانە بوو بە منیانە سپارت بە زمانی کوردی و عەرەبی و تەنانەت فارسیش من لەوا بەشداریمە کرد. ئەوەی کە ڕەنگە کاک حەمزە خۆی تعبیری لێوە نەدابێ حەزی نەکڕۆ باسی بکە ئەم مەسئولی ئیدارە و زەبتی مەقەڕی سەرەکی بزوتنەوەکە بوو لە شاری سنە ئەم فۆرمی دروستە کرد بۆ کەسانێکی ئیلتیحاقیانە کرد ئەوانەی کە ئیلتیحاقیانە کرد بەشێکیان لە تەنزیمەوە ئاهاتن بەشێکیان ڕاستەوخۆ کە چوونە ناو ئۆردوگاکانەوە حەزیانە کرد بێن بەشدار بن لە کارە جیهادیەکەیە ئەم لەگەڵ برایانی تری پەیوەندیەکانە چون پەیوەندیانە کرد و کەفاالەتیانە کرد و یان هێنانە دەرەوە تەنزیمە بوون لە زیمنی ئەو کارانە کە هەیە بە پێی اختصاصە جیاوازانەی کە هەبوو. هەڵبەت وەڵامەکەت بیر نەچێ کاتی هاتنی کاک حەمزە و کاتەش ویتر کە ئەندازەیە پەیوەندی شکلی گرتی وەکو هێزێکی سیاسی بە تەواوی ئەلان کرا لە ساڵی 1970 تا 1984 مەرحومی باوکم وەکو کەسایەتیەکی عیلمی سیاسی دەرکەوت لە ناو کوردستانی ئێران و حتا لە هەموو ئێرانیشە لە ئاستی سیاسی ئێران لە ئێرانیشە مەسەلەن کەسایەتیەک بوو لە بەرزترین مەسوولەوە تا مەسوولە مەحەلیەکان احترامیانە گرت ئەگەر وەرەقەی بۆ یەکێ بکردێ هەر بە شخصی خۆی و بە خەتی خۆی لە هەموو ئێرانە ئەی خوارد یعنی الحەمدولله ئەو وەجاهەتی بۆ دروست بوو وابزانام هەرەو کاتە ڕابەری ئینقلابی ئێرانیشی بینیوە لە 84 ماوەشیان هەر زووتری شانی کاتێکە شۆڕشی ئیسلامی سەرەکەوێ لە 79 باوکم بە شێوەیەکی سیڕی سەردانێکەکە بۆ ئێران و لەوێ دیداری ئیمام خومینیەکە ئەو مەوزوعەش هەیە بوورە وەڵامەکەت بیر ئێمە بین کە دیراسەیەکی مەوزوعی ئەم بابەتە بکەین بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بەشێکی بریتی بۆ لە تەنزیم بەڵام بەشێکی تری ئەو حاڵەتە خودجۆشە ئینقلابیەیە کە لە ناخی کوردستانە دروست بوو لە ناو گەنج و مامۆسایانی ئاینی و خەڵکانی مولتەزیما دروست بوو کە تعبیر لە ئینتیمای خۆیان بکەنەوە بۆیە وەکو حیزبێک دروست نەبووە کە حیزبێک بێت مەلەفات دروستکە فایلات دروستکە بەشێکی لەو کاتۆ دۆکۆمنت کراوە کە ئیعلان کراوە لە ساڵی 1984 لە مەرحەلەی 83 تا 84 مەرحەلەی زەمینە سازی بووە ئەو شخصیەتی کە باوکم خوای لێی خۆش بێ ڕەخساندوێتی لە 84 بەڕێز مامۆستا نەورەسی لەگەڵ مامۆستا مەلا حەسەنی کانی تووە دوای کۆبوونەوەکەی چوار قوڕنە لەسەر تەوسی برایانی ناوخۆ هیجرەتەکەن بۆ ئەودی و هیجرەتەکەن بۆ کوردستانی ڕۆژهەڵات لەوێ مەزبەتەیەکیان نووسی لە قوم مەزبەتەیەکیان نووسی دایان بە ئایەتوڵای منتەزیری کە ئەو کاتە قایم مەقامی ڕەهبەری بوو لە قوم دایان شخص دوای خومینی جەنابی باوک لەگەڵ مامۆستا نەورەسی مامۆستا حەسەنی کانی توش ئەوە وەکو تاریخ یەکسەر سەردانێکیان کرد جارێ سەردانێکی منتەقە حدودیەکانیان کرد من لە خزمەتیان نابووم لەو سەردانەیە مەجموعەیە کەسایەتیان بینی وەکو مەرحومی مەجیخانی حەمەڕەشی خان لە بانە بوو سەردانی ئەویان کرد دوایی کاک شێخ مستەفای زینوێ تازە هیجرەتی کردبوو لە پیرانشەهر دانیش لە هەولێرەوە ڕۆشتبوو سەردانی ئەویان کرد دوایی گەڕانەوە ئینجا چوون ئەو مەزبەتە بە عینوانی ڕێخۆشکردن مفاتحەی قیادی ئێرانی دعمی ئەم حرەکەت جیهادی کە لە ناوخۆی عێراقا دروست بوو بەڵام پێویستی بەوە بوو ئینطلاق بکە بیرمان نەچێت لەو سەرەتاوە
یەکێ لەو کەسایەتیانی کە زۆر دەوریان هەبوو و هات ناوی دڵیان بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی خۆش بوو مەرحومی ڕەشید عەقراوی بوو. ڕازەکە وا بوو کە باز ناکرێت ئەم پیاوە وەزیری متەقاعد بوو شخصیتێکی سیاسی بوو کاتەنە منتیقەی مەریوان نەبوون ئەو کات عەزیز عەقراوی نەک ڕەشید عەقراوی عەزیز عەقراوی لە نظامی جێشی عێراقیە لیواڕووکن بوو شەهادەی اختصاصی هەبوو لە دەوراتی بینی بوو دەوراتی عسکەری ڕوکنی لە ئیتیحادی سۆڤیەتی و لە ئەنگلتەرا بوو ماوەیەکی زۆر مەسئولی مەکتەبی عسکەری برایانی پارتی بوو دوایی ئەندامی مەکتەبی سیاسی بوو ئەمجا خلافێکی بۆ دروست بوو التحاقی کردەوە بە حکوومەت لە عێراق بوو بە وەزیر بوو بە وەزیری دەولە بەڵام هەموو ئەوانەی بەجێهێشت وازی لەو شتانە هەمووی هێنا بۆ سووریا لە ڕێی سووریەوە هاتەوە ئێران دوایی لە دانیشتنێکە لەگەڵ باوکم و مامۆستا نەوڕەسی و مامۆستا مەلا لوقمان ئەمانە بڕیاریدا قەناعەتی بەم بزوتنەوە پەیوەندی هەبوو هات لە سنە بۆ ماوەی ساڵێ لەوێ بوو ئەم پیاوە پیاوێکی متواضع بوو تەفکیری استراتیجی هەبوو زیرەک بوو بەڵام دوایی هەندێک کێشەی بۆ دروست بوو کێشەی عائیلی ناچار بوو بڕوا بۆ لای مناڵەکانی بەڵێ ئەویش دەتوانین بڵێن یەکێک بۆ لەو کەسانی کە ڕەفدی ئەم هەر ئیشەکەی خۆت لە 84 با من قۆناغ بەندێکە بوو لە 84 بۆ 85 ئەمەش قۆناغێکە قۆناغی دەستپێکردن و ئیعلانکردنە بە هاتنی مامۆستا نەوڕەسی و مامۆستا مەلا حەسەنی کانیتو و پاشان مامۆستا مەلا لوقمان و برایانی دووز و مجموعەیە برا لە تەنزیماتی سلێمانی وەکو کاک شێخ محەممەدی شێع عەزیز شەهید هەژار کاک مەهدی پاشان کاک لە شێخانی حاجی مامان کاک حسێن ناوی کاک شێخ حسێن بوو ناوە ئەسلەکەی نازانم ئەمە بناغەیە دانرا دوای ئەوە برایەکی ترمان بە ناوی مامۆستا کەمالی مامۆستا شێخ تایر لە شێخانی شارباژێ ڕواژە ئەویش دەوری هەبوو مجموعەیە مەهەندیز ئەحمەد وردە وردە شکلی ئەگر مەوزوعەکە خەڵکانێکی شەبوون لە ئۆردوگاکانەوە پەیوەندیانە کرد ئەمان کەفالەتیانە کرد و هاتە ناو ڕیزەکانەوە جاروباریش ئاگادار بووم کە برایانی تەنزیمە هاتن وەکو بەڕێز کاک کەمال دۆڵپەموویی کاک حەسەن حەمە خالید کاک حاجی ئەحمەد لەگەڵ کاک کامیلی حاجی عەلی مامۆستا مەلا عەلی سەلاجە بە ڕەحمەت بێ خەڵکانی عەلی سەلاجە لە ناو شارە وەک باسەکەن دەورێکی باشی یاداشتەکان و لە بینی کاتی ئەنفالەکانیش تەنانە دواتر و بەڵام ئایا مامۆستا عەلی سەلاجە ئێوە بیرتانێت چەند جار هاتە ئێران و بیرم بێ یەک جارم بە خزمەتی گەشتوم و پیاوێک بوو فعلەن خۆشمەشرەر بوو کاریزمای هەبوو تەسیری لەسەر بەرامبەردا ئەنا لە ضیمنی ئەو کەسایەتیانەی کە لە بنەڕەتەوە لە کاری ئیسلامیە بوو مەرحومی شێخ عەبدوڕەحمانی سەرگەڵوو بوو ئەم پیاوە خۆبەخشانە لەو زروفە پشتگیری لە حرەکەتێکی سیاسی بکە لەو کاتەیە زۆر مهم مادیەن و معنەویەن خەڵکانی جوندی مەجهول زۆرن لەم بزاڤاییشیان کردووە کاگڕەوفێک باسەکەن کاگڕەوفیش یەکێک بوو لەو کەسایەتیانەی هەم عەقڵی سیاسی زۆر باش بوو عەقڵی تەنزیمی زۆر باش بوو خزمەتێکی شایانی بەم بزاڤە گر لە سەرەتاوە بەڵام ئێستا مەشغوڵی کاری خۆیەتی چونکە ئەم هینە ینی جاری بار هەموو بزاڤێک ئەو حاڵەتانەی هەیە بە مەسارێکە ئەڕوا دوایی کە گەورە ئەبێ اینجا جیلی تازەیەت جیلی پێشوو پەشیمان نییە لە ئیشەکەی خۆی بەڵام دەرفە دەکاتەوە بۆ جیلی تازە جیلی پێشتر دکتۆر دێمە سەر ئیشەکانی ئێوە ناوبڕێک وەرەگرم و دواتر ڕۆینەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرم و دەگەڕێمەوە لاتان دووبارە سڵاو کاک دکتۆر وەبزانم تۆ لە ناوەکانە بەشدارەکان هینت کرد بەڵام ئێمە لە ناو ئەو باسە شاوینکەوە لە ئێرانی شێکی تردان دەسوێت ئەوەی کە زانیاریە لە لای من بزودنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لەو کاتانەدا هۆشی و بیری لە لای دروستکردنی ئۆرگانێکی ئەلامیە بێ و ئەوەشی کە خەسەت و سیمایەکی دیاری ئەو ئۆرگانیە بریتە لە گۆڤارێک بە ناوی گۆڤاری ئاسۆی ئیسلام بەڵام حەزەکەم
بەر لەوەی بڕۆینە لای ئاسۆی ئیسلام ئایا ئەم زمینەیە پێش لە ناو شاری سلێمانیا بۆ ئەم ئۆرگانە نەکرابوو کە سەرەتا قۆناغی نهێنی ئیشکردن هەبوو بۆ بزوتنەوەی پەیوەندی برایانی ڕێخستن لەو کاتەیە بە تایبەتی کاکەمال دۆڵپەموویی کە پیاوێکی نووسەر و ئەدیبە وە کوردیەکی پەتی جوانی ژەزانێ لەگەڵ مەرحومی شەهید شێغازادی بەرزنجی کە ئەویش پیاوێکی ئەدیب و شارەزا و هونەرمەند بوو فعلەن بیریان لەوە کردوتەوە کە ئەم تەنزیمە یا ئەم حیزبە ئەم بزاڤە پێویستی بە گۆڤارێکەیە پێویستی بە ئۆرگانێکەیە بۆیە لە ناو خۆیانە بڕیارەدەن کە ئاسۆی ئیسلام گۆڤارێ دەرکەن بە ناوی ئاسۆی ئیسلام و ڕەشنووس و سەرەتاکانی ژمارە سفریشی ئامادە ئەکەن بەڵام لەبەر هەلومەرجی ئەو کاتە ئیمکاناتی تەبع و کوێسە نەبووە ئیمکاناتی چاپ و پەخشەوانە تەنها بە دەستنووسی ماوەتەوە و وازان معلوماتەکەی زیاتر لای جەنابەت بێت حەمزە بۆ بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە لای بەڕێزێ نەچمە لای کاک حەمزە لەسەر ئەو ژمارە سەرەتانە کاک حەمزە بێگومان بەڕێزی شت ئەوەی کە لە لامانە بە دەقیقی تۆ هەموو ژمارەکانی یا ئەو شە ژمارەیە دەستنووسەکە یان نوسخە ئەسڵەکەی گۆڤاری بزوتنەوەی پەیوەندی سامی کوشان کە گۆڤاری ئاسۆی ئیسلامە هێناوتە ینی لەلاتە نوسخە ئەسڵەکان و ئەمە جێگای دەستخۆشی و ئەکرێ ئیشاڵا لە ئایندا لە بەرنامانەیە توێژینەوەی زانستی مێژووی لەسەر بکەین. سەرەتای دروستبوونی ئەمە ئەوەی کە زانیاریە لە لای ئێمە لێرە لە شاری سلێمانی لە گەڕێکی پیرمەسوور لە ماڵی کاک کەمال دۆڵپەموویی کاک ئازادی شێخ عەزیز ئازاد بەرزنجی دا ئەنیشتن و بیرۆکەی دامەزانی گۆڤارێ دەرەکەن تو هیچ زانیاریت هەیە لەسەر دەرکردنی ئەو گۆڤارە کە دواتر ئێوە لە ئێران ژمارەکانی تریتان درێژە پێدا؟ بڵێ کاگە مامۆستا ئارام ئەوەی کەوا من شارەزایی مەبێت و لە نزیکەوە بە خزمەتیان گەیشتوم بە خصوص جەنابی مامۆستا کەمال دڵپەموویی باسی ئەوەی کرد کە ویستمان هەر لە داخلە هەر لە ناوخۆوە شتێک دەربکەین کە حەڵەقەیەکی وەسڵ بێت لە بینی برایانی تەنزیمە وتی هەوڵماندا کە ژمارەی سفری ئاسۆی ئیسلام دەرکەین حتا ئێمە باسمان کرد کە ئەو ناوە لە چیەوە هاتووە بۆچی هێناتان بە ئاسۆی ئیسلام فەرمووی وەکو تیشکێک کە تازەیەک هەڵبێت و شتێکی ئاوای فەرموو وازانە کە لە ئاسۆ هەڵبێت وتی ئەوەمان بۆ پێشنیار کرد و دیزایانی ئەو بەرگەکەیشمان کرد ویستمان چاپی کەین هیچ مەجای چاپکردنی نەبوو زۆر سڕی بوو ئەوتی حتا من بە دەستنووسەکە و نووسینی هەندێک شتم نووسی و چاپکردنەکەشی ئەو کاتە جەنابی مەرحومی شەهید مەلا ئازاد بەرزنجی وتی لە ئیدارا بوو تەبع شتی بەدەستەوە بوو بازێکی لێ تەبع کرد و دواییش بۆی نەکرا تەواو نەکرا وتی ئیتر بەڵام دیزاینەکە و شکڵەکەی و ئەمانەمان دا بە کاگازات هیجرەتی کرد و هاتە دەرەوە وتم مامۆستا ژمارە سفرەکەتان دەرنەکرد فەرمووی ژمارە سفرەکەمان بۆ دەرنەکرا بەڵام ئێمە ئەتوانین بڵین فکرەکە بیرۆکەی ئەو گۆڤارەمان لە سەرچاوکەی گەڕێتەوە بۆ جەنابی کاکەمان لەگەڵ شەهید ئازادە لە ناو شاری سلێمانیا بەڵام ژمارەیان دەر نەچووە ژمارە سفر فەرمووی خەریکی بووین بۆمان ئەنجام نەدرا محاولەی زۆرمان کرد شتە شوێنەکەمان نەبوو نەگونجاو بوو جەنابی مامۆستا کەمال بە منی ئاوا فەرمووی بەس کاکەمال یعنی شتێکی تریوت یعنی کا حەمزە بۆ یارمەتی تۆ بدە ماڵی ئێمە کە و گۆڤارە سەرەتا لەگەڵ شەهید ئازادا خەریوین ئەمان نووسیەوە دواتر کاک ئازاد فەرمانبەر بوو لە دەوایر ئەیبرد ئەڵێ لەو کاتانە کە مۆزەفەکان ئەڕۆشنەوە بۆ ئیسراحەت هەموو جارێ بابەتیشی لێ دەرێنە و چاپیە کرد بەڵام نەکرا بە گۆڤار بەڵکو وەکو نوسخە تەوزیع ئەکرا بەسەر ئەو هێنیەکانی ناو شاری سلێمانی هەرواشی فەرمووە من هەروە بوو لەوانەیە ئەوەیان ناو نابێ ژمارەی سفر و دیزاین شتەکەش کە هاتنە دەرەوە جەنابی کاگە شەهید ئازاد کە هاتووەتە دەوە ئەویش لە ئاخرەکانی هێشتا و چوارە هاتووەتە دەرەوە کاگازات تقریبا 4 مانگ بوو بە 4 مانگ کەمتر یا زیاتر مایۆ شەهید بوو کاک حەمزە ئەوەی کە هەیە سفر ئەوە ڕۆی ژوا تەوزیع کرا بەڵام وەزانم کە کاک ئازاد یانزەی 84 دێتە دەرەوە و دە لەسەر یانزەی 85 لە مەریوان بە فڕۆکەی حکوومەتی عێراق شەهید دەبێت لەو کاتانەدا ئەمان ژمارەیەکیان ئەندازەیە لە ژێر ئیشکردندا بووە ئێوە دواتر ئێمە لەبەر ڕێز و احترام بۆ شەهادەتی جەنابی مەلا ئازاد خوای گەورە ئینشاڵڵا بە شەهید وەرگردووە لەگەڵ شەهید تاهیر و شەهید بەختیاری کوڕیا خەریکی بوون دیزاینیان کردبوو بەرگەکەیان کردبوو
چەند نووسینێکیان نووسی بوو خۆی خەریکی ئەوانە بوو کە من چووم تەواو نەکرابوو ژمارە یەک ئەتوانم بڵێم من و جەنابی کاک سەباح و چەند برایەکی کە لە دەسەی نووسەرانە تەواومان کرد بەڵام ئێمە ژمارە یەکەکە و ژمارە سفرەکە بەی کاکەمال و کاگازادی ئەزانین کە لە داخلی سلێمانیا بووە ژمارە یەکەکەش هەردا ئەنین لەبەر ڕێز و حرمەت بۆ کاگازات چونکی دیزاین و بەرگەکەی و چەند نووسینێکی ناوی جەنابی کاگمەلا ئازاد بوو. ئێستا ئەمە ژمارەیە ئەمە کە نووسراوە ژمارەیە ساڵی 1985 ئەم دیزاینە کە ئەم پێشمەرگەیە چەکێکی بەدەسێ و لا ئیلاهە ئیلا اللهە ئەمە لەلایەن کاکەمال و کاک ئازاد بەرزنجیەوە کرابوو. بەڵێ ئێوە یعنی ئەمە بووی ئێمە تاوامان کرد من و کاک سەباح و چەند دەسەی نووسەران کە ئێساش ئەگەر بکرێت ناوی هەمویان ئەمە نسخەی ئەوە نسخەی ئەسڵەکەی کە لای من وەڵای منەوە بۆ 33 ساڵ زیاترە من ینی زۆر پارێزگاریم لێ کردووە هەرچەنە چەند جار داوایان لێ کردوم وتمە بێن کۆپی بکەن بەڵام نسخە ئەسڵەکەی چونکی خۆم لە ئەسڵی کارەکە بووم و خۆم تەواوم کرد و یادگاریەکی شەید ئازادیشە بۆ من ئەوە ئەوتم نایفۆتێنم نایدەمزاگە پرسیارێ بکەم ئەو کاتە کاک ئازاد شەید دەبێ و ئەم گۆڤارە بەجێهێڵێ تۆ هیچ لە بیرت ماوە لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن کێ هێنایی بۆت ئەمە لای کاک ئازاد لەکوێ داینابوو کە گەشت بەدەستی ئێوە بەڕێز وە دکتۆر سەباحیش کە ئێوە ئەو کاتانەوەی کە لە یاداشتەکان و نووسینەکانە هەیە ئێوە خەریکی ئەو گۆڤارە بوون ینی ئەو کاتە چۆن ئەمە مامۆستا ئارام کە کاک ئازاد ئەوان شەید بوون وەزعەکە تاوین بوو من عەرزم کرد من لە ئیدارەی سەرکردایەتیا بووم لە هەموو وەزعەکە ئاگاداری وەزعەکە هەموو بووم هەموو شتەکان بووم هەر لە ئیدارەکە بوو بە تەواو نەکرایی بە نیوەچڵی جەنابی کاک هەر لە ناوی داراما بوویەوە هێشتا هین نەکرابوو تەواو نەکرابوو بازێکی لێ چاپ کرابوو بە چاپی هین چاپێکی سادەمان نەبوو هەر بەو چاپە و دوایی من خۆم چوومە سەر چاپەکە و هەموو شتەکانم تەواو کرد بە چاپ بە نووسیم لەگەڵ چەند بابەتێکی کە بابەتەکان دیارن کاک سەباح مامۆستا مەلا لوقمانە دێمە سەر ئەوانە بەس کاک حەمزەمی بپرسم ئایا ئەو کاتانە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ڕێهێنی ئۆرگانی ئیعلامی دروست کردبوو کە کاک ئازاد هاتە ئەودی و هاتە ڕۆژهەڵاتی کوردستان کاک ئازاد کات کاک ئازاد تۆزێ بەر لە من چوو بوو مەسئولی ئیعلام بوو بەناوی مەسئولی ئیعلام یانزەی 84 وەزان بەڕێزی هەر لەو منیش هەر لەو کاتانە ئەو بەر لە من گەیشتووە سنە بەر لە من گەیشتووە سنە تەنزیماتی سنە ژبووینیش بوو گەیشتووە خزمەتی مامۆستا مەلا شەمحەمە و مامۆستا نەوڕەسی و مامۆستا مەلا لوقمانەوانە ئەو پۆستیان پێدا بوو بە مهمەی ئیعلام چوو بوو کاک ئازاد بەڵێ مەسئولی ئیعلام بوو ئەو کە شەهیدیش بووە بەناوی مەسئولی ئەوەی کە لە سلێمانی و ئەچێتە ڕۆژهەڵاتی کوردستان بە مهمەی کاری ئیعلامیە بەڵێ هەرو کاریان کرد و من مەکتەبەکە دروست کرابوو یا کاک ئازاد دیارە کە مەکتەبەکە بەچوونی کاک ئازاد مەکتەبەکە دروست دەکرێت ئەویژە بێت بە مەسئولی ئیعلام دوای کە ئەو شەهید بوو بەندە چووە شوێنەکەی ئەوە بۆ تەواوکردنی ئەویش و گۆڤارەکانی تریش ژمارە 1 و ژمارە 2 ژمارە 3 و ژمارە 4 ئەوە لە 85 دەرمان کرد ژمارە 5 و 6 لە 86 هینمان کرد خۆم و جەنابی کاک سەباح و ئەو برادرانش هەیە هەمووی ناوەکانیان ئەگەر پێویستکە هەموو ناوەکانی برای دەستەی نووسەران دەڵێن سوپاس کاک حەمزە کاک دوکتۆرەوەی لەگەڵ کاک حەمزە باسمان کرد و ساتە وەختی ڕۆشنی کاک ئازاد و شەید بوونی و دەستپێک بەم گۆڤارە بە ژمارەیەک تۆ چه ئاگاداریەکە لەم ژمارەیەکە لە ساڵی 85 دەرچوو ینی بەڵێ کە بیرەوەری تۆ بێ و چۆن وەرتانگرتەوەی بۆ تەواوکاری قسەکانی کاک حەمزە ئەوەی ڕاستی بێ کە یەکەم جار لە وتم لە 84 بۆ 85 ئەم مەرحەلەیە مەرحەلەی بناغەدانانە بۆ ئیعلان لەو مەرحەلەیەدا کە دائەنیشن بڕیارەدەن شەهید شێخ ئازاد بکەن بە مەسئولی ئیعلام ینی مەلەفی ئیعلام ئەو دروستیکە ئەو داینێ چی دروست کرێ و چی نەکرێ و چیمان پێویستە و چیمان پێویست نییە یعنی ببوورە ئەگەر ئێستا تاریخی بزوتنەوەی پەیوەندی بنووسرێتەوە بازەیەکە لە ئۆرگانەکانی بکە کە ئیعلامە کاک ئازاد بە بناغەدانەری بە یەکەمین کەس دائەنرێت کە مەسئولیەتی لە شاخ لەگەڵ ڕێزمە بۆ فەرمایشت لە شاخ لە ناوخۆ
کاکەمال کاکەمال و کاگازات پێکەوە. کاکەمال لەو کاتە لە داخلا بووە لە داخلیا بووە، هەر ئەو ئەرکی تەنزیماتی بەڵاموانەوان کە لە دەرەوە لە شاخە بەڵام بۆ دەرەوە بناغەکە دانراوە کە کاگازات شەیدازات ئەو ئەرکە ئەگرێتە ئەستۆ و بۆیە ئەوی ژەکەمینکاری ئەوە بووە ئەو سەرەتایانی کە پێی بووە لە ناوخۆ هێناوێتی مجموعەیە مەقالات کۆکاتەوە بیکا بەو مجلەی کە هەیە، بەڵام ئەجەل مۆڵەتی نادا لە بۆمبارانی شاری مەریوانە شەهید دەبێ بە خۆی و کاکشێخ تایر و کاک بەختیاری کوڕی کاکشێخ تایر. ئەمە تەبان کۆستێکی گەورە بوو کەوت لە بزوتنەوەی پەیوەندی لەو کاتە دوو کادر دوو کەسی ئاوا بەرجەستە دوو شخصی قیادی بوون لە واقعا شخصی قیادی بوون، یعنی لەگەڵ کامێکیانە دانیشتی تایە دنیایەک ئەزمون و حەماس و هیممەت و ئەوانە دەبینی و فعلا شایستە بوون بۆ ئەو ئێوە لەو چەند مانگی بەر لە شەید بوونیا کە هات و ئێوەکو ماڵی ماوەشێم هەموو کە لەوێ بوون کاک ئازاتان بینی؟ من بە خزمەتی گەشتم جارێک کەسایەتیەک بوو بە تەواوی معنای کەلیمە خاوەنی کاریزما لەوێ ناسیت لە ئێران؟ بەڵێ لەوێ ناسیم، قسەزان بوو قسە خۆش بوو نەکەر ئێمە وارێکەوت لەو کاتە مجموعەیە میوانیشمان هاتبوون ئەوانیش معجب بوون بە کەسایەتی شەهید ئازاد. کاک شێخ تایریش کە بەڕاستی کەسایەتیەک بوو لە کەسایەتیە ناوازە و تایبەتمەندەکان زۆر بە زووی ینی لە کیسی ئەم بزاوە ئیسلامیە چوو. بەڵێ ئەوەی کە لە بەڕێسم پرسی تۆ لە ناو گۆڤاری یەکسەر ژمارەیەەکە لەگەڵ کاک حەمزا بەس ئەم دوانە بوون نیشتان کرد. ئێمە وەکو مجموعەیەک بوون، ئێمە ڕاستە و خۆ لە ڕاستیە، یعنی ئەگەر ژمارەکان سیرکەی من دەتوانم پێت بڵێم ئەو مەقالەیە بکێ نووسیوەتی و کێ نەینووسیوە، ئەمە کێ تایپی کردو و کێ تایپی نەکردووە، حتا بەشێ لە بەرگەکانی پێ دەڵێم مەسەلمەوە خەتی کێیە. بەڵێ من لامە یعنی ژمارەکانم لەلایە ئەوەی کە زیاتر بۆ منە لە ژمارەیەکە یەکەمین وتار باوکی ڕەحمەتی تەینووسی یعنی بەوە دەست پێەکە. بەڵام ئێوە هاتوون تعریفێکی بزوتنەوەی پەیوەندیتان لەو کاتانە کردووە ئۆرگانەکان کە هەموو حیزبەکەیەتی لە ناو چین و توێژە جیاوازەکان مامۆسایان قوتابیان ئەندازیاران ئافرەتان پیشەوەران هەموو ئەمانەتان نووسی و هاتوون بە تعریفێکی بزوتنەوەی پەیوەندی دەواازەتان کردوێتەوە بۆ ناساندنی ئەو حیزبە بۆ نازاندنی ئەو بزاوە دەستمان پێکرد. ئەوە هەروەها هینێکشی تایە کاک حەمزە شعرێکی تایەوەی کە من بزانم ئەو سرودە کە مسلمانێکی ڕاستم ئەوە وابزانم ئەو تێکستە شعرەی بەڕێستە. بەڵێ ئەمە ئەو کاتانە بە زەرورتان نەزانی ئەمانە لە ئەو سرودانە باسم کرد ئەوە و چەند سرودێکی کەشی تایە ئەو سرودانە بوون کە وەختی خۆی لە قوتابخانەی پەیام و پشکۆ کە باسم کرد لە مامۆسا بووم لە ئفتیدایە لە ساڵەکانی هەشتا من بە دەرسیش ئەموتۆ بە مناڵەکان بە تەلەبەکانی بە قوتابیەکانم. بەڵێ ئێوە ئەو کاتانە مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کاک حەمزە چۆن یعنی هەستانە کرد خاوەنی قەڵەمێکە ئەو کەسایەتێکی قیادی و ڕاتانە سپارت بۆی وتار بنووسێ کاریگەری هەبوو یانی چۆن بۆ ئەم خۆتان پێتانە؟ وڵای مامۆستا شێخ محەممەد هەر قسەیەکە قسەکانی هەمووی چونگە بابایەکی زانا بوو لە هەموو شتێکە عالمێکی بەرجەستە بوو لە قسەکردنە سەرنجڕاکێش بوو و شارزایەکی زۆر چاکی هەبوو لە هەموو بەس عیلمی حەدیث و قورئان و سیاست و پیاوێک بوو دنیا دیدە بوو. لەبەرەوە مەسەلە ئێمە سەرڕایە کە خۆمان حەزمانەکرد لە فڵان یانێ خۆمان لە ئیعلامیە وەکو هەموو ئیعلامیە وەکو هەموو ڕایەنگارێک لەو بابەتانەوە باس بکە سەرڕای ئەو باسانەی کە ئێمە ئەمان ویست خۆی زیاتر ئەو شتەی ڕۆشن نەکردەوە یا ئەو شتەی کەوا زیاتر پێویست بوو وەکو تەجروبە دیدەیەک پاسەکانی بۆ کردن و ئێمەش ئەمانوسیە و چاپمان نەکرد. بەڵێ دەست خۆش. کاک دکتۆر سەباح شتێکی تریشتان نووسیوە لە ژمارەیەکە کە ئێوە باز لەوەکەن یعنی زیاتر داوای پێشنیهاد و کۆڵیا پێشنیارەکەن لە خوێنەرانتان کە پێشنیارەکانتان ڕۆڵی هەبێت لە پێناو پێشخستنی ڕۆژنامەگەری ئیسلامیە یعنی ئەو کاتە هۆش و هوشیاریەکە لە ئێوە ئاشناون بە دنیای ڕۆژنامەنووسی ئەمەشتان دەرکۆک و ڕۆژنامەیەک مامەڵەتان لەگەڵا کرد. طبعا لەو کاتەیە خۆمە زۆر دوور نییە مۆزوعەکە بەڵام بۆ ئەو کاتە گرنگە بۆ ئەو کاتە گرنگە کە باز بکرێ لە ئەوەی کە ئەم ئاسوی ئیسلامە ئەچێتە ناو مێژووی ڕۆژنامەگەری ئیسلامیەوە خەڵکانێک لە مەهجەر بە ئیمکانێتێکی کەم بە ئیمکاناتی سفر حقیقەت ئیمکاناتێکمان نەبوو ئیمکانات نەبوو ئەوەی کە دەرەکرا جوهدی شخصی بوو اینجا داوامانە کرد لەم کەسایەتی لەو کەسایەتی لەم دائیرە و لەو دائیرە پشتگیریانە کردین بۆی بە ڕۆنیۆ
ڕایکێشین. زۆربەی زۆری من خۆم کە کردومە چوومەتە خزمەتی ئەو برایانە بە تەکلیف. من وردەکاری تێ ناو گۆڤارەکان بەڵام بێ ئێوە یارمەتیم بن لە بەشێکی تر لەبەوەی بەدی کۆمنت تەکرێمە لە تەلەڤیزیۆن بەشدار بن ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە بەس هەر پێم خۆشە تۆزێک لە ژمارەیە کابمێنینەوە یعنی زیاتر ئێوە ئەو کارانەتان یعنی ئەوەی کە پێوتی ڕێگایەکی سەختیا کۆس بچی بوو لە ڕێی دەرکردنی ئەو گۆڤارە کە سەرەتا دەستان پێکرد و ئەزممویشتان بێگومان نەبووە لە ئەزمموی دەرکردنی ڕۆژنامە یان ئەگەر هەردووکتان بتوان وەڵامی و پرسیارە بدەنەوە. وڵا بەنسبەتی ئەوە بە حقیقە وەکو دکتۆر سەبا ئیشایەتی فەرموو ئیمکاناتمان سفر و من دەتوانم بڵێم ژێر سفریش بوو چون هەر هیچمان نەبوو هیچ کەس هیچی پێ نەداین و دوایە بەڵام مادی و معنەوی مادی و معنەویمان مەسلەی مادی و ئەو شتانەی تریش کە پێ چاپەکرێ چاپخانەیەکمان نەبوو دەستگایەکمان نەبوو زۆری بکات مەسەلەن چەند نسخەمان نەوێت چەند نسخەیمان ناوێت ئەمانە هەیبێت. بەڵام من ئەمەوێت ئیشارەیە بە دەسەی نووسەران بکەم کە من هاوکاری زۆریان لەگەڵا کردوم اینجا ئەگەر مەجال بوو بۆ ئەوژەی بکە بە دەسەی نووسەران لەوانەیە وردەکاریەکان بخینە بەشی ترەوە مەجال ئەو برانی کەوا من لە خزمەتیان نابووم چونکە ئەو کاتانەی جەنابی دکتۆر سەرڕایە کە هەموو ئیش و کارێکمان پێ ئەسپەرا و هەموو کارەکانی کرد و ئەیشی خوێند و خۆشی زۆر لە دیزاینەکانی یەکرد زۆر لە نووسینەکان وەکو فەرمووی شارەزایی هەر سێ زمانەکە هەبوو بەڵام چەند برایەکی کەش بچونکە من شەو ڕۆژ لەوێ بووم شەو ڕۆژ لەوێ بووم من شەو ڕۆژ ئیشەکانم ئەکرد ئیشەکان زۆر سپێرا بوو بە من لەبەرەوە ئەو برانش من هاوکارم بوون ئەبێ باسییان بکەین بەسواکە حەمزە بەر لەوە ناوەکان باشە بزوتنەوەی پەیوەندی بەر لە دەرکردنی گۆڤارەکە کاری ئەعلامی ئایا بەیاننامە و بەیاننامەمان دەرەکرد چەند بەیاننامەیەکی لە گۆڤارەکەمان پێش گۆڤارەکە هەتا بەیاننامەمان بەڵێ چونکە ئەو کاتانەی من سەرڕای ئەوەش کە ئەوم بەدەسەوە بوو لە ئیدارەشا بووم ئەمتوانی بە پەیوەندیەکان لەگەڵ ئیزاع و تەلەڤیزیۆنی ئێران لەگەڵ ڕۆژنامەکانی ئەو کاتی کوردی کە دەرئەچوون لە تارانە کە برایەک دەریەکە ڕۆژنامەکە بە ناوی ڕۆژنامەی جیهاد بوو کوردی بوو یە حیزبی داعوە بوو دەریە کرد بەڵام ئێمەش بەشداریمان لەگەڵا کردن بۆ هیکانی خۆمان لەو ئینە ڕۆژنامەیە بڵاو بێتەوە من هەرچی شتێکە ئەکسێرێک کە لەوە چالاکیەکان لەگەڵ ئەوانە بوو لەگەڵ حاجی ئەبوتەقی ویژە خەڵکی دووسخورماتی بوو خۆی تورکمان بوو بەڵام ڕفیقی ئەو برای دەرە تورکمانە ئەینانەمان بوو کە عەرزم کرد خەڵکی دووزبوو لەوە شارەزەهینیان کرد لەگەڵ منام معرفیان کرد بە یەکمان ناسی من پەیوەندیم لەگەڵەوە کرد چەند جار من چوون بۆ ئەوێ ئەوان هاتوون بۆ ئەوێ چوومەتە تاران هاتووەتە ئەوێ ئەویش یارمەتی دەرمان بۆ بڵاوکردنەوەی بەعزێ لە هینەکانمان نووسینەکان ناوەکان بخوێنی تۆ ئەو برانێکەوە هاوکاری من بوون یا دەسەی جەنابی دکتۆر کە لێرەیە جەنابی مامۆستا مەلا لوقمانی نەزیری بوو کاک هۆشیار بە ڕەحمەت هۆشیاری مامۆستا مەلا عوسمان کە ئەویش شەهید بوو لە بوو خەعافی کە ئینشاءڵڵا ئەو بە ناوی ڕێبوارەوە ئەگەر لە هینەکان بۆ وتارێکی تایە کە ئەڵێ ژیانێکی نێو جیانێکی چاکتر چەندیشمە ئاچونگەم لەگەڵ کاگۆشیان سەرڕای کۆمەکی ئەکردین چەند جارێکیش من لەگەڵ کاگۆشیاریا لە خزمەتی جەنابی مامۆستا شێمحەمە بۆ ئوردەگاکان چوین و یەکێک لەوانەمان کە قەت لە بیرم ناچێتەوە ئەوەڵ جار کە چوین من و کاگۆشیار لەگەڵ جەنابی مامۆستا بەرزنجە چوین داوەتمان کرد لە مامۆستا عەبدوڕەحمانی کوڕی مامۆستا مەلا عوسمان لە دەیەک بوو لە دەوری پشتی پاوە ئەبێ ئەویش کە جوابەکەی بە مثبەتدایەوە لەگەڵمان هات مامۆستا عەبدوڕەحمانی کوڕی مامۆستا مەلا عوسمان هەرو خانەوادە هەروە بوون هەموویان جێگەی ڕێز و احترام و کاک عەبدوڕەحمان زۆر خەتات بوو زۆر لە دیزاینە زۆر هونەری بوو زۆر خەتات نووسەریش زۆر هین بوو کۆمەکی کردوون هاتووە ئەتوانین ناوی بین کاک حاجی عەباسی تووسی کاک جەبار فەریدین پێنجوێنی مامۆستا خاکیمان لەگەڵا بوو ئەومان لەگەڵا بوو کاک مەهدی حاجی مستەفا ئەومان لەگەڵا بوو کاویش لە دیزاینە زۆر چاک بوو کاک مهندس ئەحمەدی کۆیی کاک مهندس حاجی عیسام کە بە حاجی سەلام بەناوبانگە مامۆستا محەممەد کە حاجی عەقیدە دوایەوەش مامۆستایان مامۆستا عەبدوڕەحمان و مامۆستا و ئەوانە هەموویان کۆمەکیان کرد بەڵام ئەمانە هەمیشە لەگەڵمانە ئین بوون سەرڕای لە ئەمە من لە ژمارە 1 و 2 3 ئەوان بۆ ژمارە 3 و 4 و ئەمانەش جەنابی مامۆستا مەلا مەحموودی ئازادی مامۆستا مەلا ئەبوبەکری سیدیقی مامۆستاکانی تر زۆر مامۆستا شێمحەمە مامۆستا مەلا عەلی بیارە بە ڕەحمەت بێ ئەوانە هەموویان کۆمەکیان کردووی لە نووسین و لە یارمەتیدان و ئەم ناوانەی تۆ هێنا دەمەشتیشیانە نووسی ئەو
هەژار کێ ئەوی چەند ساتێک لەگەڵ لە سێدارەدان باسی خالید ئیسلام بوو لیەکە ئەوە کێ هەژار مامساژەوازم لە هی داخلە کاگەژار هەر کاگوشیارە کاگوشیار بوو ئەو جا ڕازە فەرمێ ئێمە بە چەند ناوێک مەسەرەن من بەناو هەورامان بەناو ئەحمەد بەناو حەمزە بەناو نازانم چی بڵاومانە کردو بۆ ئەوەی نەناسرێنەوە لە داخلە ئەگەر بەرینەکە کەوت جەناوی کاکسەبا بە چەند کۆڵینەوەی ڕامیاری نووسینی ئارام کێیە ئارام جەناوی دکتۆر سەباح بەڵێ هەرو کاتانەش مستەرەکانی ڕامیاری شتەکانی هەموو دیارە تایبەتمەندیەکەی پێوە هەروها چاوپێکەوتنی کیتیای لەگەڵ ماوەسا لوقمانی نەزیری ئەم چاوپێکەوتنی چی ئەنجامیە چاوپێکەوتنەکە یا من یا کاکسەباوازان ئەویان کاکسەباح بەچی ئەتکرد کاک دووە بە کاسێت وەک ئێستا یاخود کاکسەبا بوو سوالەکانمان دانا کاکسەبا دەیەکێرەی نووسیۆ ئێنا من میش چاپەمە کرد و ئەو پەخشانە هیچیە لە ژمارەیەکە بە ناوی خالیدەوە خالید کێیە کاک خالید بە نووسینی خالید ئەگەری کاکسەباح نەبێ لەوانەی خاکی لە ژمارە یەکەوە یا ئەگەر ناوەکەی نەکوژا بێتەوە خاکی بێ من لێم بووێ بە خالید بەڵام ئەوەی کە معلوماتە پەخشانی کتایە هەزامی کاگوشیارە کاگوشیار ئی کاگوشیارە یای کاگوشیار ئەی مامسا خاکیە یەکێکیانە ئەخر ئەرزم کردی ئەو بە چەند ناوێک یەک شخص بە چەند ناوێک کۆینمانە کرد لە ئەخیری شار ڕوونکردنەوەیەکتان نووسیوە گومانەکەم لە خۆ لە سەروتاری ئەمە ڕاستە ئەو عەبدولهادی ئەوە کاک بەهادینی خۆمانە کاک بەهادینی خۆمان کە ئاهات کاک بەهادین برای شەید ئازاد ناوی عەبدولهادی لە خۆی نا کە وەختێک کاک عەبدولهادی شەهید بوو مامسا مەلا ئازاد مامسا مەلا شەید ئازاد ناوی عەبدولهادی بوو کە ئەو شەهید بوو کاک بەهادین کە هات ئیتیصالکردی بە پێشمەرگ لە قەرەداغا ناوی عەبدولهادی بوو لە دەرەوە بەڵام ئێوە یەک موهیمەی تری تێ ئەم گۆڤارە هەر لە ژمارەیەک و ئاسۆل عەرەبی هەیە دوو مەقالەی عەرەبی تیا هەیە یەکیان باس لە قورئانەکە یەکیان ڕیجال حەولە ڕەسوول یەکەمیان بە ناوی ئەلف میم نونەوە چێەوە محەممەد نەجیب محەممەد نەجیب ئەو کاتانە من کاتی بەرنامەکەم تەواو بووە دەستخۆشیتان لێ یەکەم هیوادارم ئەو ئەرک و ئیشانەتان هەم لە بواری کاری ڕاگەیان هەر لەوەی کە دەوری بینیوە لە ناو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ئەو بەردی بناغەیە کە دانراوە سەدەقەیەکی جاری بێ بۆ قیامەت وە بۆ ئەوانەشی کە ئێستا ئەو نەوەی ئێستا ئەو بەرهەمە ئەچنێتەوە هەروە بە ئاسانی نەهاتووە دیارە ڕووبارێک ئارەق و دەریایەک خوێن وە کۆڵێ لەو پێناوەدا ڕژراوە سپاس بۆ هەر یەک لە بەڕێزان دکتۆر سەباح بەرزنجی مامۆستای زانکۆ و کوڕی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بەڕەحمەت بێ کاک حەمزە ئەحمەدینەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان لە بەشی یانزەیەمی بەرنامەی سۆراخی مێژوو داوای لێبوردن نەکەن ئەگەر یەکێک لە برایانمان لەبیر چوو بێ بە دەستی ئەم قەز نەبووە و لە بیرچوونەوەمان هەیە و داواکەین خوا گەورەژمان بەخشێ سپاس بۆ جەنابەت بۆ بینەران سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی یانزەیەمی بەرنامەی سۆراخی مێژوو تا بەشێکی تر بەخوای گەورە و میرەوانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان نەبێت.